ئەم بەڕێزان نووسیوێتی من نەخۆشی شێرپەنجەم هەیە، بەر لەوەی تووشی ئەو نەخۆشیە ببم دەستێک و قاچێکیشم شەلەل بوو. پێش ئەو نەخۆشیە لە ڕووی دینەوە زۆر باش بووم. ئێستاش باشم لەخوا بەزیاد بێت، بەس وەکو پێشتر هەستی پێ ناکەم. هەندێک جار بێئومێدم دەکات، دڵم تون دەبێ، دەڵێم بێسوودە هەرچی بکەم هەر شتی خراپم بەسەر دێت، یانی وەکو پێشتر نیم، هیچ هەستی پێ ناکەم. ئەمە دەقی ئەو نامەیە بوو کە لە ڕێی کەناڵی دیمەنەوە بەدەستمان گەیشتووە. ئەم بەڕێزە خۆی گەورە شیفای پێ بەخێری بۆ بنێر لەگەڵ هەموو نەخۆشی مسلماناندا تووشی نەخۆشی سامناکی شێرپەنجە بووە. بەڵام پێش ئەوەش کە تووشی شێرپەنجە بێت دیارە شەلەلیش بووە، دەست و قاچێکیشی شەلەل بووە. وەکو خۆی باسی دەکا پێشتر زۆر هەستی کردووە چێژ لە دینداری وەردەگرێت، بەڵام ئێستا هەست دەکا گومانی بۆ دروست دەبێ کە بەردەوام چەندی دوعا دەکا دەپاڕێتەوە لە خوای پەروەردگار کەچی هەر تووشی خراپتر دەبێت، لەسەر شەلەلەکە مەمنوون بوو، ئێستا تووشی شێرپەنجەش بووە. ئایا چی ڕوونکردنەوەیەکی بدەینێ؟ بەڕێزان، داواکارم لە خوای پەروەردگار شیفای هەموو جۆرە نەخۆشیەکانمان بدا، ڕەحم بە حاڵی هەموو نەخۆشەکانمان بکە. لە وەڵامی ئەو بەڕێزەدا بۆ هەمووشمان دەڵێن وەبیللهی تەوفیق، خاڵی یەکەم دنیا شوێنی تاقیکردنەوەیە. بەڕێزان، کەس بێکێشە نییە لەم دنیایەدا. خوای پەروەردگار لە سوڕەتی ئەلئەنبیا ئاەتی 35 دەفەرمێ وەنەبلوکم بالشەڕ والخەیر فتنە وئیلەینا تورجعون. ونبلوكم الله سبحانه وتعالى خودي خوي ذاتي خوي برحمانيت ورحيمي خوي تاقيمان دكاتوا نبلوكم هر هموتان. والله هيج كسيق لإيما لم سرزويدا لم جياني دنيادا لم تاقي كرنوي خوي قولا جانك راوتوا. بس شي تاقيمان دكاتوا بالشر بوشتاني كإيما هزدكين بظاهر ديان بينين كنا راحتين، وكو خم، وەکو نەخۆشی، وەکو هەژاری، وەکو بێمنداڵی، وەکو بێهاوسەری، وەکو منداڵی خراپ، وەکو هاوسەری خراپ، وەکو دراوسێی خراپ، وەکو کەسێکی خراپ کە لە بازاڕە دەبێتە هاوبەش و شەریک و فێڵت لێ دەکا و ئازارت دەدا. خوا دەفەرمێ وەلخەیری، تاقیشتان دەکەینەوە، ژیان هەمووی ناڕەحەتی نییە، تاقیشتان دەکەینەوە بە دڵخۆشی، بە لەشساغی، بە دەوڵەمەندی، بە منداڵی زۆر و ساڵح، بە هاوسەری باش، بە کار و کەسابەت و بازاڕی باش. واتە هەمووی تاقیکردنەوەی خوای پەروەردگارە، بە هەردووچیان تاقیتان دەکەینەوە. وئیلەینا تورجعون، دڵنیاش بن، پاداشت و سزا هەیە، دەگەڕێنەوە بۆ لای ئێمە. هیچ کەسێک لەم تاقیکردنەوەیدا بە مردن ژیانی کۆتایی پێ نایە. ئەوانەی کە خەڵاتەکانی خوای پەروەردگار و خێرەکانیان پێبەخشرا لێیان دەپرسرێتەوە تا چەند شکرانە بژێری پەروەردگار بوون. ئەوانەی بە بەڵاو تاقیکردنەوە و بە نەخۆشی و ناخۆشی تاقیکرانەوە پەروەردگار لێیان دەپرسێتەوە چەندە سابر بوون، ئارامگر بوون، چاوەڕێی پاداشتی پەروەردگار بوون. بەڕێزان دیقەت بدەن، ئاەتەکە دەفەرمێ بالشەڕی وەلخەیری، بە ئەو شتانەی ناڕەحەتن لەگەڵ ئەو شتانەی دڵخۆشکەرن. شەڕەکەی پێش خێرەکە خست، چونکە مرۆڤ سروشتی خۆی وایە، بەردەوام ئەگەر یەک جار ناڕەحەتیەک ببینێ لە بیری ناچێتەوە، بەڵام خۆشیەکانی ژیانمان زۆر بە ئاسانی لەبیر دەچنەوە. لە تەواوی تەمەنتدا بیر دەکەیتەوە منی ژوام جەنابیشت هەر یەکێک لە ئێوەی بینەرانی ئازیز یەک جار تووشی سەرئێشەیەکی زۆر تون بووبی، تووشی عەمەلیات و نەشتەرگەریەک بووبی، بەردەوام لەبیرتە ساڵی فڵان ساڵێکیان تووشی ئەو نەخۆشیە بووم، بەڵام ڕۆژانە بەردەوام ساڵ 12 مانگ خێر و بەرەکەتی خوامان بەسەرا دەبارێ کەچی ئەوانەمان لەبیر دەچێتەوە. بۆیە خوای پەروەردگار ئەشەڕی لە ئاەتەکەی سوڕەتی ئەلئەنبیا ئاەتی 35 پێش ئەلخەیرەکە خست. بۆیە بەڕێزم، ئەو کەسێک کەوا پرسیارەکەت کردووە بۆ هەموو نەخۆشان، بۆ هەمومان با بزانین هەمومان لە تاقیکردنەوە داین. ئەو نەخۆشیەی تۆش تاقیکردنەوەیەکی خوای پەروەردگارە. بەڕاستی حاڵی نەبوونە لە دین کەوا بزانی خۆشی ژیانت نیشانەی چاکی و پاچیتە، توشبوونیشت بە نەخۆشی، بە هەژاری، بە گرفتاری، بە خەمباری، مای ئەوەیە کە پەروەردگار خۆشی ناوی. ئەزیزی خۆم، ئەو کەسێک کە ئەم نامەیەدا ڕاستە کردوین،
ئەڵێ ئێستا هەست دەکەم وەکو جاران نیم. ئەوە شەیطان لەو ڕێگایەوە دەوێت لە پاداشتە گەورەکەی تۆ کەم کاتەوە. وات پێ دەڵێ ئەگە مادام تۆ نەخۆشیەکت هەبوو ئێستا بوو بە دوان زیادی کرد، ئازارەکانت لە جیاتی کەم بنەوە زیادیان کرد، تۆ بڵێ پەروەردگار ڕووی تێم نەبێ، ڕووی ڕەحمەتم تێنەکا، بەزەیی پێم دانایەتەوە، ئاگادار بە بەڕێزم شەیطان لەم ڕێگایەوە زەفەرت پێ نەبا. دەچینە خزمەت قورئان. خوای پەروەردگار لە سوورەتی ئەلفەجر دەفەرمێ فأما الإنسان إذا ما ابتلاه ربه فأكرمه ونعمه فيقول ربي أكرمن. مرۆڤ سروشتی خۆی وایە کاتێک کە پەروەردگار چاکەی لەگەڵ کرد، دڵخۆشی کرد، دەوڵەمەندی کرد، ماڵ و سامانی زۆری پێبەخشی، ماڵ و منداڵی ساڵحی پێبەخشی، ئەڵێ دیارە من کەسێکی باشم، خوا خۆشی دەوم. باشکرا یان لە ناو دڵی خۆیدا دەڵێ ئەوە دیارە خوا زۆرم لێ ڕازیە. وأما إذا ما ابتلاه فقدر عليه رزقه. کاتێکیش پەروەردگار تاقی کردەوە بە کەمکردنەوەی ڕۆزیەکەی، جا ڕۆزی سەرۆت و سامان بێ، کار و کەسابەت بێ، سید دەکا وەکو جاران پارەی دەست ناکەوێ، وەکو جاران ئیش و کەسابەتەکەی لە پێشەوە نییە، وەکو جاران ماڵ و منداڵەکەی ساڵح نییە، وەکو جاران لەگەڵ هاوڕێکانیدا دڵخۆش نییە، وەکو جاران لە خوێندنەکەیدا سەرکەوتوو نییە، وەکو جاران زەردەخەنە لەسەر لێوی نییە، ئاگادار بە بەڕێزم تۆ لە نامەکەتە نووسیوتە هەست دەکەم وەکو جاران نیم. ئەو کاتە لە ناخی خۆیدا یان بە زمانیش دەری دەبڕێ دەڵێ فەیەقول ڕەبی ئەهانن. دیارە خوای پەروەردگار بەزەیی پێم دانایەتەوە، دیارە پەروەردگار ڕقی لێم هەڵستاوە، دیارە من کەسێکی زۆر گوناهبار و خراپم. خوا دەفەرمێ کەللا، نانا، وا تێنەگەی، ئەوە هەڵەیە، ئەوە ناحاڵیبوونە لە دینی خوای پەروەردگار. بەخوا ئەو کەسێک کە خوای گەورە خۆشی ژیانی زۆر پێدەبەخشێ، مانای ئەوە نییە زۆر بەڕێزە لای خوای پەروەردگار. و ئەو کەسەش کەوا تاقی دەکرێتەوە بە نەخۆشی و ناخۆشی، مانای ئەوە نییە پەروەردگار لێی تووڕەیە. وەڵڵاهی ئێمەش زۆر جار و بە هەڵە حاڵی بووین. تەنانەت کەسانی بەرامبەرمان دەبینین، کەسێک دەبینی زۆر دەوڵەمەندە، ماڵ و مناڵێکی زۆری هەیە، هەرچی بێوێ لە بەردەستیایەتی پوڵ و پارە و پۆست لە بەردەستیایەتی هەموو شتێک بۆی دێتە فەراهەمە لە بەردەستیاڵە. بەخوا دیارە فڵان کەس خوا خۆشی دەوێت، چاکی داوەتێ، خوا پێداوە. بەڵام کەسێک کە نەخۆشیەکی گرتووە یان بەڵایەک لەسەر بەڵایەک دێڵان، بەخوا دیارە خوای گەورە خوا ئازان عقوبەی چێ لێی دەستێنێ. بەخوا ئەمە هەڵەیە. خوا فەرمووی کەللا، نانا قەد وانییە.